خۆشەویستانی کورسات نیو سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم بێکەوە پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەین لەناو یاخود دۆخی هەرێمی کوردستان لە کۆمەڵێک بواردا جێگەی گفتوگۆ و مناقەشەیە بۆچوونی جۆراوجۆر هەیە ئەم دۆخە ئۆپۆزیسیۆن پێناسەیەکی بۆ هەیە و دەسەڵاتیش پێناسەیەکی بۆ هەیە هەرێمی کوردستان لەناو بۆچوونە جیاوازانەدا بەرەو کوێ هەنگاو دەنێت لەناو پەرلەمانێکی ئەکتیڤ نەکراو واتە ئەوەی کە ڕۆڵ پێنەدراو لە بەرەوەی نیانتوانیوە دەستی سەرۆکایەتی هەڵ ببژێرن و هەروەها متمانە بدەن بە سەرۆکایەتیەکان بۆی بتوانن بەکاری خۆیان هەستن لەلایەکی ترەوە حکوومەتی هەرێمی کوردستان کە تا ئێستا لەسەر خولەکانی خولی پێشوو متمانەی پێدراوە عەقدەکە بڕیارەدا و دۆخی موچەش لە دۆخێکی ئاڵۆزدا کۆمەڵی دادگەری هەر لە سەرەتاوە کە کورسیەکان ئاشکراکرا وتیان ئێمە ناچینە پەرلەمانی کوردستانەوە لەگەڵ ئەوەش کات هات و ڕۆی ئەوان ئێستا داوایەکیان لە دادگای فیدراڵی تۆمار کردووە لەسەر مەسەلەی هەڵوەشانەوەی پەرلەمانی کوردستان تا لەسەر دۆخی جۆراوجۆری هەرێمی کوردستان پەیوەند بە ژیانی ئێوەوە گفتوگۆکەی لەگەڵ بەڕێز مامۆستا عومەر گوڵپی کاندیدی دەرچوو بە پەرلەمانی کوردستان بەڵام نەچوە سوێندی یاسایی بخوا مامۆستا بەخێر بێ زۆر سپاس زۆر سپاس دەستت خۆش بێ بالەوە دەست پێ بکەین هەڵبەت لەناو پرۆسی دموکراسی هەڵبژاردن هەیە و پەرلەمان نوێنەری گەلە و ئەو ئەبێ متمانە بە سەرۆکاتەکاندا بە هەرێم و بە حکوومەت و بەدام و دەستگاکانی دیکە بۆی حکوومەتێکی ئەبدێت کراوی هەڵبژێراوی خەڵک بێ پێی نەتیجە ئینتیخاباتی ئێوە زۆر ڕوونکردنەوەی خۆتان داوە لەسەرەوەی کە بۆ ناسنە پەرلەمانی کوردستان ئەم دۆخە چی دروست کردووە کە تا ئێستاچێتی و پارتی ڕێک نەکەوت بەناوی خۆی بەخشندەی میهرەبان طبعاً کاکزانام دۆخی لە هەرێمی کوردستانە هەیە بەڕاستی ئەگەر خەڵکانێک لە ئاستی بەرپرسیارەتیە بۆ ئایندەی هەرێمی کوردستان بیریان بکردایەتەوە بەتابەت حیزبەکانی دەسەڵات ئەبوو تێبگەن لەوەی کە بەڕاستی ئەمە زۆر زۆر مەترسیدارە و هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ لاوازەکە ڕۆژ بە ڕۆژ ناشیرینیەکە وەگەر ئێمە هەندێک خاڵی ئیجابیمان هەبوو بێ وە گەنجامدانی هەڵبژاردن دیموکراسیمان نەبووە بەس هەڵبژاردنمان هەبووە ئەوە گەڕانەوەیە کە بۆ دواوە کە تۆ هەڵبژاردننی شەکەی تەنانەت هێشتا دامەزراوەکانت کارانین و بەپێی یاسا و دەستور ئیش ناکەن حکوومەتێکی کاربڕێکرد هەیە کە 2 ساڵ و نیوە تێپەڕیەوە بەسەریا کاکزانامە حەزەکەم زۆر بە وردی یعنی تیشکی بخەمە سەر هیچ وڵاتێکی مستەقر دۆخی سیاسی مستەقر بێ احترامی دامەزراوەکان بگیرێ احترامی یاسا بگیرێ و بەڕێزەوە لە ئیرادەی خەڵک و لە دەنگی خەڵک بڕوانێ ناچێتە دۆخی لەم جۆرەوە تەنها وڵاتێک لە شەڕ و شۆڕابێ لە کەشمەکێش و مەسەلەن سیراع و ململانەیەکی زۆری تائیفی و ئاینی و ئەوان نابێ یعنی مەسەن بۆ نمونە لە لوبنان جاری وای بە 3 ساڵیش حکوومەتەکان کار بەڕێکەرە ئەمە ئاساییە بۆ چونکە لوبنان 13 تائیفەی جیاجای تایە لەم سەری ئەم سەری مەسیحی بۆ ئەو سەری ئەو سەری ئیسلامی مسلمان لەم سەری مەسەلەن شیعە بۆ ئەو سەری سونە و دروز و ئەنواع تائیفەی تایە و ئەنواع دەستی دەرەکیشی تایە بەس لە هەرێمی کوردستان ئێمە هەمومان کوردین هەمومان مسلمانین هەمومان تەنانەت مەزهبی شافعیشین و هەمومان یەک مێژومان هەیە یەک تەسحێ و قوربانیدانمان هەیە و میلەتەکەمان هەموو چاوی لەوەیە کە ئیتر یعنی ببینە خاوەنی ژیانێک کە ساڕێژی زامەکانی ڕابردوومان بکەین بەڵام بەداخەوە هەردوو حیزبی سیاسی دەسەڵاتدار بەم جۆرە سەیری مەترسیداری بارودۆخەکە ناکەن لە 2024 هەڵبژاردن کرا خەڵک ئەرکی خۆی جەبەجێ کرد چوو بەشداری هەڵبژاردننی کرد ڕاستە ڕێژەکە هێشتا لە ئاستی پێویستانە بوو لە سا 72 ئەوانەی ناویان تازە کردەوە لە سا 52 کۆی ئەوانەی مافی بەشداریان هەیە لە کوردستانە لە سا 52 ڕێژەیەکی یعنی محتەرەمە ڕاستە زۆر نییە بەس ڕێژەیەکی گەورەیە بەڕاستی لەم دۆخی کە خەڵک بێ هیوا بووە خەڵکەوەی لەسەری بۆ کردوێتی هاتووە یعنی بەشداری هەڵبژاردنەکانی کردەوە بەڵام بەداخەوە هەڵبژاردنێکی دیزاین کراو وای کرد کە دۆخی هەرێمی کوردستان بەم جۆرە بمێنێتەوە بۆیە ڕخنەکەی کۆمەڵی دادگەری لە کاتی خۆیە بە بایکۆتکردنی پەرلەمان زۆر لە جێگەی خۆی بوو پەشیمان نین هەرگیز پەشیمان نین لێی و ئێمە با بڵێن ڕخنەکەمان و هەڵوێست و بڕیارەکەمان لەسەر بنەمایەکی بەهێز بیناکرد بوو ئەویشەوەیە پێمان وایە میلەتێک برسی بکرێ موچەی ببڕێ
مەسەلەن پلەبەرسنەوەی مامۆستا و فەرمانبەری ڕابگیرێ نەوتەکەی بفرۆشتێ و داهاتەکەی دیار نەبێ غازی هەبێ و کارەبای نەبێ کارەبای لەسەر گرانگرە باج ڕسوماتی لەسەر گران بکرێ چۆنچۆنیە میلەتە چێتەوە دەنگەداتەوە بەوانەی کە ئەم تاوانانیان بەرامبەر کردووە ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم بە چەندین بەڵگە سەلمانمان کە بەڕاستی ئەم هەڵبژاردنە دیزاینکراو بوو بۆیە پەرلەمانێکی دیزاینکراو هاتە پێشەوە کە تەنانەت نەتوانێت خۆی کارا بکە یعنی من لە یەک دوو شوێنی کەش وتم ئێستا پەرلەمان وەکو کەسێکی دەست بەسرا وایە چاوەڕێی کەسێک کە لە بچەکانی دەستی بکاتەوە بۆی کاراب بێ لە هیچ شوێنێکی دنیا وانە یعنی تەماشا دوای ئەوەی هەڵبژاردن کرا لە 24 مانگ لەمەوە پێش دوای ئەوەی نەتیجەکانی ئیعلان کرا لەلایەن کۆمیسیۆنەوە پەسەند کران دوای ئەوەی لە 2/12/2024 سوێندی یاساییان خوارد واتە 6 مانگ تێپەڕیوە 6 مانگ و 5 ڕۆژ تێپەڕیوە بەسەر سوێند خواردنە هێشتا پەرلەمان نەیتوانیوە ئەرکی یەکەمی خۆی جێبەجێ بکە کە هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتیە و مەترسیەکە چییە لێرە تەنها لە کارانەبوونی پەرلەمانە ناوەسێ کاک زانە بارودۆخێک هەیە لە هەرێمی کوردستانە بارودۆخێکی زۆر مەترسیدار ئێمە هەر مانگێک خەڵک موچە وەرەگرێت چاوەڕێ ناکە مانگی داهات و موچە وەرگرێ ئیتر باسیەوە مەکە ژێرخانی ئابووریمان تەپیوە باسیەوە مەکە پرۆژەکان وەساوە باسیەوە مەکە لە هەولێرە خەڵگاوی خواردنەوەی دەست ناکەوێ لە سلێمانی ئێمە لەسەر بەحرێک لەسەر ئاوی شیرینین لە چواردەورمان یعنی یەک دنیا ڕووبار ئاوی شیرین هەیە کەچی خەریکە لە سلێمانیش ئەبێتە 4-5 ڕۆژ ئاوی خواردنەوە دەست ناکەوێ لە چەمچەماڵ 200,000 هاوڵاتی 13 دانە ساڵە چاوەڕێی پرۆژەیەکی بچووکی 100 ملیارین حکوومەتەکەمان بۆی تەواو ناکرێ ئەمە باسیەوە مەکە چی بۆ گەنجەکانەکەین بێکارەکان و ئایندەی پەرلەمان دەتوانێت چی بکە لەو ڕوانەوە مامۆستا مەسەلەن ڕەنگە خەڵک پەرلەمان ئەگەر پەرلەمانێکی زیندوو بێ ئەتوانێت سەرۆکی هەرێمێکی بەرپرسیار هەڵبژێرە کە بەخەمەوە بێ بۆ خەڵکی کوردستان ئەتوانێت حکوومەتێک هەڵبژێرە کە حکوومەتی خەڵک بێ حکوومەتی یاسا بێ حکوومەتی دامەزراوە بێ لانی کەم یعنی گرێبەستێک ناکە میلەتەکە تایە بچێ ئێمە یعنی تۆ تەماشاکە کاکزانم حکوومەتێکت هەیە 2 ساڵ و نیوە بەسەر چووە و لە کاتی یاسایی خۆیان نییە و شەرعیەتی پەرلەمانی و میلی و شەعبی و شەرعی نەماوە کەچی ئەم حکوومەتە کە ئەگەر بچووکترین حسابی بۆ یاسا بکردایە بۆ دامەزراوە بکردایە بۆ دەستگاکانی چاودێری بکردایە بۆ میلەتەکەی بکردایە نەوەک دەسەڵاتی ئەوەی نەبوو بچێ واژۆی گرێبەستێکی غازکە بە 100 ملیار دۆلار تەنانەت دەسەڵاتی ئەوەی نەبوو گرێبەستێکی گەورەی ئەلوەش ئیمزاکە چونکە تۆ ئەسڵەن کاربەڕێکەری ئەسڵەن تۆ ئەبێت چاوەڕێ بکەیت لە دوای تۆ کێ بێتە حکوومەت یعنی ئەمە جۆرە بیرکردنەوەیەکە کە وا نازانێ غازی میلەتە وا ئەزانێ غازی ئەوە هی ئەو کەسانەیە کە ئەو گرێبەستە واژۆکەن و ئێمە مەترسیەکانی گرێبەستەکە هەر ئەوە نییە کە پەرلەمان چاودێر نییە بەسەریەوە میلەت ئاگادار نییە و دەستگای چاودێری ئاگادار نییە و کەس نازانێت گرێبەستەکان چین و کێ سوودیان لێوەرە کێشەکە ئەوەیە گرێبەستەکە بە هەمان ئاراستە گرێبەستەکانی پێشووی نەوتە کە ئێمە دەدانە ساڵە قوڕی گرێبەستەکانی پێشووە زۆر هەوڵە درێکە ئەمریکا یان هەرێمی کوردستان بپارێزرێ خۆتەزانی کۆمەڵێک ڕووداوی مەترسیدار لە ناوچەکە ڕوو ئەجەن بە زۆرێکە غێر متەوەقعن بۆ خەڵک و بۆ سیاسیەکان و بۆ چاودێرانی سیاسی مەسەلەنەوە غەزەوێرانە بێ مەسەلەن لوبنان ماڵ بە ماڵ و بینا بە بینا ئەکوترێ یعنی بە ئەمریکا وەزارەتی خارجیە پەسنی ئەو ڕێکەوتنە ئەکا یعنی ئەمە لە ڕووی سیاسیەوە لانی کەم ئێستا باش نییە هەر گرێبەستێک ئەبێ یەکەم جار میلەتەکە پەسەندی بکە هەر حکوومەتێک میلەتی نەبێ ئایندەی نییە هەر دەسەڵاتێک میلەتی نەبێ ئایندەی نییە ئەمە لەو ڕۆ هەر دەسەڵاتێک کاکزانە لەسەر بنەمای عەدالەت بینا نەکرێ یعنی بۆ میلەت نییە ئەمڕۆنە سبەی 2 سبەی 3 سبەی دەرەکەوێت بۆ میلەت نییە دەرکەوت نەوتەکەمان 10 دانە ساڵ بە بۆری نەوتیان فرۆشت خەڵک هەر برسی بوو قەرزار بوو یعنی تۆ معقول نییە ڕۆژانە 420,000 بەرمیل نەوت بفرۆشی خەڵک قەرزار بێ 420,000 بەرمیل نەوت بفرۆشی خەڵک موچەی نەبێ 420,000 بەرمیل نەوت لە ماوەی 10 دانە ساڵە هەموو ڕۆژێ بفرۆشی هێشتا هەرێمی کوردستان 30 ملیار دۆلار قەرزار ببێ معناوێت تۆ نەوتە فرۆش بۆ کۆمپانیەکان بۆ خەڵکی بێگانە و کۆمەڵێک کۆمپانیای ناوخۆیی کە لە هەردوو حیزبی دەسەڵاتن سوودیان لێوەرەگرن ئەمە کێشەکەیە من گرێبەستی غازی لەو جۆرم بۆ چییە کێ و گرێبەستانی بینیوە کاکزانە هیچ دەستەیەکی چاودێری لە کوردستانە بینیوێتی ئاگادارە خۆی بەبێ قانون تەماشا ئەمریکا خۆی مەسەلەن دیفاعی لێکا و ئەڵێ ئێمە هەرێمی کوردستانمان لە دیدگاکانمان جێگە کردو یعنی ئەمە بەرتی لە ئەم گرێبەستە
ئەگەر سعودی و قەتەر و بەحرینیش کردویانە ئاساینی هەرێمی کوردستان ژکای کەمە پرسیار نەک ڕەئی بێ یعنی میلەتەکە لەم گرێبەستانە ئاوا وێناکەیە میلەتەکە با بڕوا برسیە بێت چی لێت کەیفی خۆیەتی گرنگەوەیە گروپێک لە دەسەڵات بەرتیلێک بدا بە وڵاتێکی زلهێز بۆیە ئەو گروپە لە دەسەڵات بمێنێتەوە نەخێر ئەسڵ ئەمریکا ڕێزی ئەو میلەتانەگرێت کە خۆیان خاوەنی خۆیانن ئەسڵ ئەمریکا چییە ئەگەر تۆ شت بی ئەگەر تۆ عەدالەتت هەبێ دەسەڵاتێک لە دەسەڵاتە بۆ یعنی بزمانەوەی دەسەڵاتێک ئەوە ناگرێت سبەینە گەر ئەمریکا پشتی تێبکەیان هاوپەیمانان مەسەلەن گروپێک وەک داعش بخەنە هەرێمی کوردستانەوە بەو چەکانە ناتواندرێ بۆ ئیدارە مادیە ناتواندرێ مەسەلەن ئەمە دیوە سیاسەکەی هەڵبەت ئێمە بۆ ئەوەی خۆمان بپارێزین ئەبێ لە ناو خۆ بەهێز بین نەوەکو دەست بە چڵەپوشی بێگانە بگرین ئێمە بۆی خۆمان بپارێزین ئەبێ هێزێکی نیشتیمانیمان هەبێ لە چوارچێوەی وەزارەتێکی پێشمەرگەی ملکەت بۆ یاسا ملکەت بۆ شەرعیەتی بۆ چاودێری پەرلەمان ملکەت بۆ ئیرادەی خەڵکی کوردستان نەوەکو 2 میلیشیامان هەبێ سەر بە 2 حیزبی سیاسی دەسەڵات لێرەوە تۆ قووەت پێیا ئەەکەی پێشمەرگەت هەبێ بە چەکێکی ژەنگاویەوە ئامادەی قوربانی دانا ئەتوانێ بەرگری بکە بەڵام بە چەکێکی پێشکەوتوشەوە ناتوانێ میلەتەکەی بپارێزێ کەس هەستەکە ئەو خۆی بە کوشت بە خەڵکی کە دەوڵەمەنە بێ من بچم لە سەنگەرێکا بکوشتێم بۆ ئەوەی گروپێک لە دەسەڵات خۆش بژین یعنی ژیانیان شاهانەتر بێ بۆی تورک بێت لە ناو شاری هەولێرە لە ناو جەرگەی هەولێرە کە من تۆ ئەویتر تا ئێستا کرێکی بێ بەڵام کەسێک بێت لە بەغاوە بە پارەی بەلاشەوە کە پێێت یا لە تورکیاوە بێت یەک ڤێلا لە ناو شاری هەولێرە بکڕێ بە 10 ملیۆن دۆلار بە خاکەکەی من بە ئاو هەواکەی من بە ئەمن و ئەمانەکەی من یعنی ئەمە بیرکردنەوەیکی زۆر مەترسیدارە یعنی ئەمە بیرکردنەوەیە کە بۆ ئایندەی میلەت نییە تەنها بۆ ئەوەیە کە گروپێک لە دەسەڵات بپارێزێ پاشان ئەمە لە ڕووی سەربازیەوە پاشان دەسەڵاتێک بۆی بمێنێتەوە بۆی پارێزراو بێ هەرێمێک بۆی بمێنێتەوە ئەبێ عەدالەتی هەبێ کاکزانە لەسەر و هەموو عەدالەتێکشەوە عەدالەتی کۆمەڵایەتی ئێمە ئەبێ لە ناوی وڵاتەکەی خۆمانە فەقیرەکان بپارێزین ئەبێ پارەی نەوت و غاز بۆ هەژارەکان بێ ئەبێ بۆ کرێچیەکان بێ ئەبێ بۆ گەنجە بێکارەکان بێ ئەبێ بۆ ژنان بێ ئەبێ بۆ مناڵان بێ ئەبێ بۆ کەمەندامان بێ ناکرێ نەخۆشێک کە نەخۆشکە و سوال بکە بۆ ئەوەی چارەسەرەکەی وەرگێ ناکرێت تۆ حکومەتێکت هەبێ کەرتی گشتی وێرانکە قوتابخانە وێرانکە بۆی کەرتی تایبەت ببوژێتەوە نەخۆشخانەی حکمی وێرانکە بۆی نەخۆشخانەی تایبەت ببوژێتەوە کە زۆرینیان هی بەرپرسەکانی دەسەڵاتن ناکرێت تۆ لەم ناو میلەتەکەی خۆتە نەوتەکەت کۆمپانیای بێگانە ئیسفادەی لێ بکە بەڵام تۆ لە زستانە بەرمی لێ نەوتت بە 110,000 حکومەتەکەی خۆت پێت بفرۆشێ حکومەتی لەم جۆرە ئەمڕۆ کۆتایی بێت باشترە تاوەکو سبەینێ کاکزانە ئێمە 1000 ساڵی کەش بێت ئێمە بگاتە 100 ساڵی کەش ئەمەی کە ئێستا ئیمپراتۆریەتی مناڵ و تواڵی دوعای لێیە هەر ئەبێ بڕوخێ ئەبێ حکوومەتی دامەزراوە و یاسا دروستکەین حکوومەتێک دروستکەین حکوومەتی میلەت بێ حکوومەتی گەل بێ نابێت دەسەڵاتێکمان هەبێ بیر لە مناڵەکانی خۆی بکاتەوە ئەبێ سەرۆک و بەرپرسیار و حکوومەتێکمان هەبێ بیر لە مناڵی ئەنفال و شەهید کاتەوە بۆیە ئەمەی کە ئێستا بینا ئەکرێ بەدەستی ئەمریکا بێ بەدەستی ئەوروپا بێ هەر ئەڕوخێ ئەگەر خەڵکیش یعنی تەنانەت گروپێکی بچووک لە خەڵکیش پشتگیری بێ مامۆستا ئێوە داوایەکتان وە کۆمەڵی دادگەری لەسەر پەرلەمانی کوردستان تۆمار کردووە بەڵێ یعنی هەر ئەتانەوێ بیسەلمێنن کە جوڵەیەکتان هەیە یاخود بەدواداچوونی قانونیتان بۆ کردو ئەتوانن پەرلەمانی کوردستان پێت وایە دادگای فیدراڵی بڕیاری ئەوە بدات یان لە اختصاصی ئەوە بێ ئێمە لەم سکاڵای زۆر بیرمان کردوێتەوە ئێمە لە بینێتە بنجوبناوانی قانونیەوە بەڵە بەڵگەی یاسایی تەواومان پێشکەش کردووە کاکزانە و بەر لەوەی بیکەینە دۆسیەیەکی سکاڵا و ئاراستەی دادگای بکەین بیرمان لەوە کردوێتەوە لە بینی دوو بژاردا بووین باشە ئاوا سیرکەین تەماشاکەین بزانین پارتی و یەکێتی کەی بە حەزی خۆیان ڕێیەکەون لەسەر پلە و پۆست و ئیمتیاز و دابەشکردنی پۆستەکان و کەی حەزیان لێبوو پەرلەمان کارا بکەنەوە و ئەم ئیهانەیە بەردەوامی پێ بکەن بە میلەتەکەیان و بە دەنگدەرانیان یان ئەبوو ئێمە جوڵێ بکەین بە ئاراستەی ئەوەی کە
هەرێمی کوردستان پەرلەمانێکی هەبێ مەڕجەعی باڵای خەڵکی کوردستان بێ بەرگریکاری میلەت بێ چاودێر بێ بەسەر حکومەتەوە وەزیر ئیستیقالە پێ بکە و محاسبەی بکە سەرۆکی حکومەت بێنێتە هۆڵەکەی محاسبەی بکە. ئێمە بۆ ئەوەی بە ئاراستەی پەرلەمانێکی زیندوی لەم جۆرە بڕۆین ئللا دادگای ئیتیحادیمان هەبوو. بۆچی؟ لەبەرەوەی ئێمە لە کوردستانە دەستورمان نییە، پارتی وەکێتی نیان هێشتۆ دەستورمان هەبێ. کە دەستورمان نەبوو دادگایەکی باڵای دەستوریمان نییە کە لە کێشەی لەم جۆرە تەدەخولکا و بڕیار بدا و هەر کەسێک کە ببێتە لەمپەر لە بەردەم موسسەیەکی شەرعی وەکو پەرلەمانە کە هیچ ئێمە هیچ دامەزراوێکمان نییە لەوە محتەرەمتر بێ بۆ چونکە ڕاستە و خۆ لە خەڵکەوە متمانەی پێدرێت بۆی دەستی ئەو کەسانە و ئەو لایەنانە بگرێ و ڕێگە نەدا پەرلەمان کە ئەبێ هۆڵی داکۆکی لە میلەت بێ و بیرکردنەوە بۆ ئایندەی میلەت بێ ببێتە هۆڵی چەپڵە ڕێزان یاخود هۆڵێک چاوەڕێ بکە کەسێک دوان لە ژوورێکە ئیعازی پێ بدەن بڵێن کارا بۆ ئیش بکە یاخود نەخێر پۆلیسە بنێرن دەرگاکەی داخن وەکو لە 2016 حەڤەوایان کرد 2 ساڵدایان خست لە ڕێگەی پۆلیسێکەوە. ئێمە بۆی پەرلەمانێکی زیندومان هەبێ ئەمان ئەگەر لە کوردستان ڕێگەیەک هەبوایە پەنامان بۆ برد. ئەو بوو ئێمە لە دوای ڕاگەاندنی ئەنجامەکان لە 24 یانزەی 2024 لەگەڵ 6 لایەنی ئۆپۆسیۆن و ناڕازی بەیەکەوە کۆبووینەوە یعنی تەڕحی بایکۆتکردنی پەرلەمانمان کرد بۆی ئێمە لەمپەر بین لەبەردەم ئەم شێوازە حکومڕانیە. کەس لەگەڵتان نەهات کەس لەگەڵمان نەهات بەهەرحاڵ کۆمەڵ لەو عومەر قسەیەکەیە کاڵێن یەکێتی و پارتی و هەموو ڕخنیان لێژیرێ بەڵام دوو لایەنی ئۆپۆزیسیۆن ناتوان هاوپەیمانێتی بکەن لێک تێگەیشتنێک دروست پارتی وەکێتیش هیچ کاتی هاوپەیمان نەبوون نامە بەستم یەکێتی و پارتی هاوپەیمانێتیان هاوپەیمانێتی بەڵێ ئەوە ڕخنەیە ئەوە ڕخنەیەکی جدیە و ڕخنەیەکی محتەرەمە ئەم دوو هەفتەی کۆتاییە مەسەلەن ئەخیر بۆبزانم ئێوە هەڵوێز بێکەوەمانەوە یعنی نەتانتوانی بگەنە نەتیجەیەک خەڵکیش پێتان ئەنجا لەوە ورتر مامۆستا بەسەلەن پێتانەڵێن یەکگرتووی ئیسلامی کۆمەڵی دادگەری ڕاستی ئەوە ئیسلامیتان لێکردۆ بەڵام پاشخانێکی ئیسلامیتان هەیە وایە ینی ناتوانن خۆتان لەو مێژۆدا ببڕن بەڵام و خۆشتاندا نەبڕیوە بەڵام ئێوە نەتانتوان لەگەڵ یەکگرتووی ئیسلامی کۆمەڵی دادگەریایەک بن کاکزانی ئەو وەختە خەڵک بۆیە بێمتمانە بووە مەسەلەن ئەوە تا خەڵکە چێت دەنگەدا بە کاکشاسوار دەنگ نادا بە کۆمەڵی دادگەری دەنگ نادا جا دەنگی داوە بە کاکشاسوار خەڵک دەنگی داوە وەڵی جاوە ڕقەمە نووسراوە خۆ من بڵێم چی چونکە ناتوانم قەرارە ئەڵێن دەنگی داوە بە کاکشاسوار و ئەڵێن دەنگیان داوە بە پارتی و ئەڵێن دەنگ درراوە بە یەکێتی و ئەڵێن دیزاین کراوە و ئەڵێن کۆمەڵ تۆش بەهاتی تایە ئێمە دیزاینەکە بەشمانە دایت و مەسەلەن هێزی تری ژەڵێن کاکە چۆتە ناو دیزاینەکەەوە و مەسەلەن پارتی هەموو شەی دیزاینە ئەسڵ ئێمە بەکارێنین داهێنانی پارتی خۆیان بوو یعنی تا چەند ڕۆژێکی کەم پێش هەڵبژارنەکە پارتی و دێمە ناچینە ناو هەڵبژارنێکی دیزاین کراو پەرلەمانێکی دیزاین کراو خێر بوو بە چەند ڕۆژێک یعنی پارتیش داخڵی معادلەی دیزاینەکە بوو بووە بەشێک لە دیزاینەکە اینجا ڕازی بوو بۆی هەڵبژاردن بکرێ بەهەرحاڵ ئێمە ناچینە سەر ئەوە بەڵام ڕخنەی جددی ڕخنە لە لایەنەکانی ئۆپۆسیۆن ناڕازی کە پێکەوە ناتوان بەرەیەک پێگوێنن ڕخنەیەکی محتەرەمە یەخەی هەموو لایەنەکانی ئۆپۆسیۆن ئەگرێ کۆمەڵیش پشکی هەیە ئەگەرچی ئێمە هەڵبژاردننی پێشوش و ئەم جارش هەوڵمان داوە لانی کەم هەر 5-6 لایەنەکە بەیەکەوە 4 قۆڵی بەیەکەوە دوان بەیەکەوە بۆ هەر هەمویان هەوڵمان داوەوە لە کاتی خۆیان ئێمە ئەم بەشێک لە ڕاستیەکانمان خستۆتە ڕوو و تەنانەت ئێستا ژامادەین ئێستا دەرفەتی هاوپەیمانەتی نەماوە بەڵام دەرفەتی تەنسیق و هەماهەنگی ماوە یعنی ئەکرێن بۆ نمونە ئێمە و یەکگرتووی ئێمە و هەڵوێست لە سلێمانی مەسەلەن دەنگ بە یەکتری بدەین ئەو کاندیددانەنێ ئێمە داین ئەم دەرفەت هێشتا ماوە کە ئومێدەوارم چکە بەڕاستی بۆ ئەوەی ئێمە لەمپەرێ بین لە بەردەم ئەم شێوازە حکومڕانیە خراپەی لە کوردستانە هەیە ئەبێ پێکەوە بین ئەوە ڕخنەیەکی جددیە خێنە سەر سەرمان تەنانە دەگەر بەشێکی ئاراستەی کۆمەڵ ئەمە ئۆپۆزیسیۆن بەسەر لایەنە ئیسلامیەکان مەسەڵەن لەگەڵ یەکگرتووی ئیسلامیە هیچ دانیشتنێکتان نییەوە هەندێک جار لیژنە هەبووە لیژنەی هەماهەنگی هەبووە و گفتوگۆی باش هەبووە هەوڵدرا ئەم لیژنەی کە لەگەڵ کۆمەڵ و یەکگرتوو بەیەکەوەن فراوان بکرێ سەردانی لایەنەکانی کەشکرا بەرحاڵ ئەو بابەتە بووە ڕابردوو پێکێنانی هاوپەیمانێتێک بەڵام هیوادارن ئەم ڕخنانەی خەڵکو و من و تۆ و هەموو ئەوانەی کە لە کوردستانە چاویان لەوەیە بەرەیەکی ئۆپۆسیۆنی ناڕازی دروست بێت بە قووەتەوە لە بەردەم ئەم شێوازە حکومڕانی ڕاگرێت بەشێک لە ئەم هیوا بۆ خەڵک بیێڕێتەوە هیوادارین لە قۆناغیدا هاتووە لە دەستنیشانکردنی کاندیدەکانە جۆرێک لە تەنسیق و هەماهەنگی بێتە پێشەوە قەرەبووی ئەوە بکاتەوە مەسەلەن ئەی مامۆستا ئێستا
دوێنێ بوو ئەبزانم بەڵێ مەڵبەندی کۆمەڵ لە سۆران سەردانی حزبی شوعی کردبوو مدیا گەورەی کردبووت شوعی و کۆمەڵی دادگەری بە تەمای هاوپەیمانێتین ینی ئەمە ئەگەر باتەن زێک بەلایەن ئەو میدیانەوە یان ئەو سۆشال میدیانەوە بەڵام باسەیری ئەوەکەین بۆ یەگرتی و ئیسلامی و کۆمەڵی ئیسلامی بزوتنەوە ئیسلامی ڕێکەوتنێک ناکەن مەسەلەن سەلەفیەکان لێک تێگەیشتنەکەن لەگەڵ یەکێتی لەگەڵ پارتی بەڵام ئەمانە ینی ئەمانەی ئەشگوزەرێ هەندەی دیکە ماڵوێرانکردنی بۆ دۆخێری نەخۆشیەکی ئەوانە وردە نەخۆشی بچووکن لە کوردستانە بەس نەخۆشی گەورەی ئێمە بەڕاستی پارتی وێکێتیە با پێت بڵێم کاکزانە نەخۆشی ئێمە لە کوردستانە چییە نەخۆشی ئێمە ئەوەیە هەموو ڕۆژێ 320,000 بەرمیل نەوتە فرۆشتێ 1 دیناری نادرێتە خەزێنەی گشتی بۆی بۆ ئەم میلەتە خەرج بکرێت ڕاستە نەخۆشی گەورەی ئێمە ئەوەیە کە بەڵێ خەڵک چووە دەنگی داوە پەرلەمانەکەی کارا بێت و مەسەلەن بە ئەرکی خۆی هەستێ کەچی قفڵێک لە دەرگاکەی دراوە 97 پەرلەمانتار سوێندی یاساییان خواردووە و چوونەتەوە ماڵەوە نەخۆشی گەورەی ئێمە ئەوەیە هێزەکان لە بریەوە یەک بخرێن لە چوارچەوەی هێزی نیشتیمانیا بۆی ئەوانەی دۆستی هەرێمی کوردستانیشن پشتگیریان بکەن دڵخۆش بن بەوەی بەڕاستی هەرێمی کوردستان خەریکە ئەکەوێتە سەر سکەی یاسا و دامەزراوە کەچی پارتی و یەکێتی ڕۆژ بە ڕۆژ هێزەکان هەر ئەکەنەوە بە حیزبی و ئەیانکەنەوە پاشکۆی خۆیان و ئەیان بچووکیانەکەنەوە ئەو دەنگەی مامۆستا عومەر دەنگێکی ئێستا تۆ کاندیدی سوێندی یاسای دەخوارد هەرچی هێزی سیاسی کەوتە هێزی سیاسی مجموعە ئینسانن وانە بەڵێ کۆمەڵ مجموعە ئینسانن بەڵێ نە وەحیمان بۆ هاتە تو خوارەوە بەڵەوە نەوەحیژەیە بمان پارێزێ نەمەعسوومیشین لە هەڵە بەڵێ هەرچی هەڵەی کۆمەڵە ئەمڕۆ ڕاستی بکەیتەوە 1 دینار ناخاتە گیرفانی کەسەوە 1 بەرمیلە نەوت ناگەڕێتەوە بە خەزانەی گشتارێک هەرچی کەم و کورتی یەگرتووە تەماشا کاکزانە باشە هەرچی کەم و کورتی یەگرتووە چاکی کەی ئەمڕۆ هەرچی کەم و کورتی لایەنەکانی ترە نەوەی نوێ و هەڵوێست و ئیتر پیاوەرە هەر هەمووی چاکی کاوانەی دەرەوەی پارتیوێکێتی هەموو ئەمانە چاکەی هێشتا 1 دینار لە پارەی دزراوی گومرگەکان ناگەڕێنێتەوە بە مامۆستا پرسیارێکی منطقی ئەوە ڕاستە مەسەلەن مامۆستا عومەر گوڵپی کە سوێندی یاساییشی نەخواردو بەڵام بە پەرلەمانتار من ئەژمار دەکەم باشە ئەگەر 20 مامۆستا عومەر گوڵپی بێکەوە بێنە بەردەم شاشەکان کە مایکەکانی کەناڵەکانی ڕاگەاندن بڵێن ئەم پەرلەمانە تا ماوەی ئەوە ئەکتیڤ نەبێ حکوومەتێک تەشکیل نەبێ ئێمەش ئەچین داوای یاسایی تۆمارەکەین مەسەلەن 4 کۆمەڵی دادگەری مەبەستم شەخص نییە مەبەستم تەوزیفیکە بڕوا لەوێ لە دادگای فیدراڵی تۆمارکە تۆ پێ دوایەکێتی و پارتیژێت ئەکەی وەڕەخنەی توندیا لێک نەتوانن بەو شێوەیە بکەن من لەو ڕۆ ئەڵێم ئەژینە ئەزانم ئەگەر کۆمەڵی دادگەری هەموو شتێ بکات هەموو شتێ بڵێت دینارێک ناچێتە جیرفان چکە پارە لای ئەو نییە ئەم قسەی جەنابەت ڕاستە بەڵام ئەمەش ڕاست نییە کاکزانە ڕەخنە لەم دۆخەی کە ئێستا لە کوردستانە هەیە دابەشە بێ بۆ 2 تەوەر تەوەری یەکەمیان ڕووی ڕاستەقینەی لەلایەنەکانی دەسەڵاتە ئەوە دروستە ئەوان پەکخەری پەرلەمانن پاریان لای نەوتیان پاریان لای ئەوان نەوتیان لای ئەوان چەکیان لایەوە ئەوان بەڕاستی مای ئەم ماڵوێرانیان لە کوردستانە هەیە و ئەبێ هەر هاوڵاتێک لە چەندی بەرەو ئۆپۆزیسیۆنەکەوێ ئەگەر تەماشا هەر هاوڵاتێک لە زاخۆ بۆ خانەقین هەموو ڕۆژێ یەخەی ئەم مەسئولانەی پارتی وێکێتی بگرێ بڵێ تۆ قوتی مناڵەکانی من خواردووە ڕەخنەکەی جێگەی خۆیەتی ئیتر هەر مەسئولێکی پارتی وێکێتی بێ چونکە بە قەبارەی خۆی بەشدارە بەڵام بەشێک لە ڕەخنەکە ئاراستەی ئۆپۆزیسیۆنە ڕەخنەکە چییە مەسەلەن ئێستا لە دۆخی پەرلەمانی کوردستانە زۆرینەکە پارتی وێکێتین پەکیان خستووە کەمینەی ئۆپۆزیسیۆنیش هێندێ جوڵەی نەکردووە کۆی جەنا بدەڵی کە خەڵک بڵێ بەڕاستی ئیشی خۆیان کرد لەم 6 مانگە هەوڵی زۆریاندا 1-2 هەوڵی زۆر بچووک کە بەڕاستی زۆر بچووک بوون لە ئاستی پێویستانە بوون مەسەلەن تۆ نزیکەی 15 کورسینەوەی نوێ 7 کورسی یەکگرتو ئەوە 22 چواری هەڵوێست نازانم ێسەوە بزانم سیان و کەمیشن 25 نزیکەی 30 کورسیەکە هەیە لە دەروی پارتی وێکێتی بەڵە ئەم 33 کورسیە بەیەکەوە هەوڵیان بدایە 20 کورسی ئێستا ئەم ڕەخنەی کە ئاراستەی لایەنەکانی ئۆپۆزیسیۆنەکرێ ئەم ڕەخنەیان ئاراستە نەیەکرایەنت ئەمان هەوڵیاندا پەرلەمان هەبێ پەرلەمان خەڵکی ژەڵێ ئەمە دەنگمان داوە بە ئۆپۆزیسیۆن بۆی لەگەڵ دەسەڵات بەڵام دەسەڵات شەڵێ بۆم لواوە قسە ناکەن من ئێستا دوێنێ شەو کاک عەلی حەمەد ساڵح میوانمان بوو
و جەنابیشت کە بەڵێ. لە دەرەوەی بەڵێ. وەکو کۆمەڵ واجهەیەکی ڕێخنەگریل وابزە مامۆستا عەبدولستاری جارجار بەڵێ. دەرەکەوێ و بەڵێ. وەکو ئەوانەی پەرلەمانە بەڵێ. جناو بەڵێ. سیاسەکانتان قساکەن بەڵێ. ینی ئەوەی تر نبینم مەسەلەن 15 کورسی من وەکو ڕۆژنامە من زۆ قسەکەم 15 بەڵێ. کورسینەوەی نوێ هەیە من ئیشم بە بەگەڕان بە ناو خەڵکانی بە بازاڕە ڕاست حەزەکەی وەرە هەموو یەکێتی ئەچێتە بازار ئەم پەرلەمانتارەکانیان لە بازارن هی پارتیش لە بازارن مووقفی جددی بە پەنجەی ناگاتە پەنجەی دەستێک تەواو ناکات کەواتە من نامەوێت بت بەمەوە گۆشەیە ببوورە بەڵام ئەمەش قسەیەکە لەسەر من ئەتوانم لەسەر کۆمەڵی دادگەری و وجهە نەزەری کۆمەڵ و هەوڵی کۆمەڵ قسە بکەم کۆمەڵی دادگەری هەموو ئەوەی لەسەری پێویستە بە زیادیشەوە بۆ ڕاستکردنەوەی ئەم بارودۆخە بە تایبەت لە 6 مانگی ڕابردووە جێبەجێ کردووە من کە بینی مەسەلەن ئەجوڵێم خۆ من پەرلەمانتار نیم و ئیمتیازی نەمادی نەمعنەوی پەرلەمانیشم نییە و ئێستا مەسەلەن لەسەر ئەم قسانەی منەی کەم بەیانی پارتیان یەکێتی تەلەفۆن مامۆستا باپیرەکەن نەنە تەرەفێک لە حکومە دەتوانن بچن سکاڵام لەسەر تۆمالکەن و بە تەبلیغێک ڕێک من بنە مەرکەزێکی شورتە و سژنیشم کەن و سزاشم بن یعنی هیچ حەسانەیەکم نییە مەبەستم لێرە ئەوەیە ئەی خۆ تەلەفۆن مامۆستا عەلی ناکەن نایکەن کۆمەڵ شکر بۆ خوا یعنی سەر بەخۆیە لە بڕیارە لە قەرارە لە پلانە لە بەرنامەیە و هەر ئەم بڕیارە تاکانەیە کە لە 5 خولی ڕابردووی پەرلەمانە شتی وای ڕووی نەداوە هێزێک دەنگی حەقیقی بەدەست بێنێ و کورسی مەسەلەن 3 کورسی بەدەست بێنێ و نەچێتە پەرلەمان و بایکۆتیکە و تەنانەت ئەم بڕیارەی ئێمە پارتی پێ ناخۆش بوو یەکێتی پێ ناخۆش بوو لایەنەکانی ئۆپۆزیسیۆن پیان ناخۆش بوو ئیسلامیەکان پیان ناخۆش بوو ئەڵمانیەکان پیان ناخۆش بوو ئێران پێ ناخۆش بوو تورکیا پێ ناخۆش بوو عێراق پێ ناخۆش بوو هەموو دنیا پێ ناخۆش بوو بەڵام کۆمەڵی دادگەری بەم بڕیارەی سەلماندی کە هێزێکی ڕاستەقینەی کوردستانیە نە پەیوەندی بە نەوابەستە و پاشکۆی هیچ هێزێکی ناوخۆیە نەوابەستە و پاشکۆی هیچ وڵاتێکی بێگانەیە هەستەکەی هەندێک لە دوای ئەوەشەوە کاکزانم لە دوای ئەوەشەوە یعنی چیمان بۆ کراوە کردومانە بەدەستی خێر بە پەروەردەکردن بە وشیارکردنەوەی میلەتەکەمان بە دەستگرتنی گەنجان و مناڵان بۆ کاری چاکە و باشە و خۆشویستنی دایک و باوک و ئایندە و ڕازگۆی دەستپاکی بەندەسە خێرە بە هاوکاریکردنی هەژاران خەریکین بە سیاسەتیش ئەوەی توانیومانە کردومانە یعنی کۆمەڵ بەڕاستی لەوە زیاتر ناتوانێت خێرەتان کردو بەزە بێت دوای بەرنامە پێت مامۆستا و لایەنەکانی کەشە بێ وەڵامی خۆیانتنەوە هێزە ئۆپۆزیسیۆنەکان مەسەلەن ئەو پارەی کە هەیە هەڵبەتە لە کۆمەڵشتی تریشا سەرفەکرێ پێت وایە لانی ئۆپۆزیسیۆن هەبێ پاشکۆ بێ یان مکیاشکەری هەندێ بڕیاری بەسەڵات بێت من نامەوێت بچمە ئەو بابەتانەوە کاکزانە یعنی لایەنەکانی ئۆپۆزیسیۆن ممارەسەیان کاریان ڕۆژانەیان هەڵوێستیان بۆ خەڵک دیارە و هەر ڕۆژێک تا ڕۆژێکی تر خەڵک بۆی دەرەکەوێ ئەم هێزە ئۆپۆزیسیۆنە سەر بەخۆیە و بالفعل ئۆپۆزیسیۆن و ناڕازیە یان نەخێر بەشێکە لە بەرنامە و پلان و ئەجەندای مەسەلەن هێزێکی ناوخۆیی دەسەڵات یا هێزێکی دەرەکی و ئەمە پێویست ناکە یعنی ئێستا خەڵک شکر بۆخوا و شیارە خەڵک مەسەلەن وێنە خوێنێتەوە خەڵک ئەزانێت لە پشتی دێڕەکانەوە چی هەیە و زیرەکی خەڵک گەشتۆتە ئاستێک کە تەنانەت پێویست بە شەرحی من ناکە بەڵام ئێمە لە کۆمەڵی دادگەری کوردستان سەلماندوومانە کە لە پەرۆشیمان بۆ ئایندەی هەرێمی کوردستان بۆ کیانی هەرێمی کوردستان بۆ خەڵکی هەرێمی کوردستان ئەم سکاڵایەمان تۆمار کردووە ئەگەڕێمەوە سەر بەشی دووەمی وەڵامەکە بەنیوەڵی بۆ بینەرانی بەجێ نەیاڵ تەسەورەکەی دادگای فێدراڵی ئێمە ئەوەی مانگی حوتیان بۆ داناون بەڵە شەشی حوت ئێمە ئەوەی پێویستە بۆ دەرکردنی هەر سێ بڕیارەکە ئێمە داوامان کردو لە دادگای باڵای اتحادی سێ بڕیار بدا یەکەم خولی شەشەمی پەرلەمانی کوردستان هەڵوەشێنێتەوە چونکە بە پێی پێڕەوی ناوخۆ بە پێی یاسای پەرلەمانی کوردستان نەیتوانیوە کارا ببێت و نەیتوانیوە لە کۆبوونەوەی یەکەمە هەم دەستەی سەرۆکایەتی هەڵبژێرەوە هەم سوێندیش بخواوە تا هەردوو ئەرکەکە جێبەجێ بکە ئەو خاڵی یەکەم خاڵی دووەم داوامان کردووە دادگا کۆمیسیۆن ڕاستپێرێ بە بەڕێوەبردننی هەڵبژاردنێکی نوێ بۆ خەڵکی کوردستان بۆی پەرلەمانێک بێتە پێشەوە تعبیر لە ئیرادەی خەڵکی کوردستان بکە پەرلەمانێکی ڕاستەقینە بێ پەرلەمانێک بێت توانای یاسا دەرکردنی هەبێ بۆ ژیانی خەڵک پەرلەمانێک هەبێت توانای چاودێریکاری حکومەتی هەبێ پەرلەمانێک هەبێ
توانای ناچارکردنی حکومت و دەسەڵاتی جێبەجێکردنی هەبێ بەوەی یاسای بودجەی هەبێ بەوەی داهات ئاشکرا بەوەی خەرجی ئاشکراکە بەوەی ڕێگە نەدا لەوە زیاتر سەروەت و سامانی ئەم میلەتە بفرۆشێ و خەڵک قەرزار بێ. خاڵی سێمیش داوامان کردووە ئەو ئیمتیازە مادیانەی کە لە ماوەی 6 مانگی ڕابردووە پەرلەمانتاران سوودمەند بوون 97 پەرلەمانتار لیان وەرگیرێتەوە. ئەڵبەدێمە قەناعەتمان وایە هەر کەسێک لە پلە و پۆستی تایبەتا بێ باڵا بێ وەکو هەر فەرمانبەرێکی تر مافیەوەی هەیە موچەی هەبێ مافیەوەی ئیمتیازی مادی و معنەوی هەبێ بەڵام ئەبێ کارێک بکە اینجا ئەو مافە شایستەی خۆیەتی. دکتۆر بۆیە خاڵی سێمان حەجی سیاسیەکان قبول نابێت کە ئەوە بە میلەتەکەن هەندێک چوونەتە حەج نازانم هەر باسی ستەی فەکەن کە موچە امتیازاتی پەرلەمانتارانیش کە بێ بەو شێوە بێتێتە قاڵبی حرام و حەڵاڵەوە خۆی ئەبێ و پرسیارە لیژنەی فتوای هەرێمی کوردستان وەڵامی باتەوە. ئێوەش ئیسلامین من ئەلحەمدوللا بەشی خۆم کە بەرچاوڕوونم شارەزای دینەکەی خۆمم وەشتوانم لەو بابەتە قسە بکەم بەڵام نامەوە قسە بکەم بەڵام ئەوەی من قسەی لەسەرەکەمەوەیە کە پێمان وایە نابێ خەڵکێک پارەیەک وەرگێت کە شایستە نییە پارەیە وەرگێت لە بەرامبەر بە ئیشێکان نەیکردووە لانی کەم هەنگاوی یەکەمی نایاساییە باش ئیتر هەر کەسێ بیکە و لە هەر پلە و پۆست ئەو پرسیارە وەڵام دەیتەوە مەسەلەن لەگەڵ حزبی شوعیان لەگەڵ هەر هێزێکی دیکە ئەلمانی کە دەستان بۆ درێژکە لێک تێگەیشتن دروستەکەن ئاساییە. ئێمە لە کوردستانە دەستمان درێژ کردو بۆ لایەنەکانی ئۆپۆسیۆن و ناڕازی کە بەیەکەوە لە پێناو ئامانجە پیرۆزەکانە کۆ ببینەوە لە پێناو بەرگریکردن لە میلەتەکەمانە لە پێناو ئایندەی وڵاتەکەمانە لە پێناو هێنانەدی سیستەمێک کە شایستەی ئینسانی کورد بێ سیستەمێک کە هەژاری لە پێشچاو بێ سیستەمێک کە مناڵی لە پێشچاو بێ سیستەم و حکومەتداریە کە نەخۆشی لە پێشچاو بێ سیستەم و حکومەتداریە لە ئاس ڕێزی کە سوکاری شەهیدانی هەڵەبجە و گەرمیان و بارزانە بێ سیستەمێک کە میلەتەکە بە یەک چاوسێرکە هاوڵاتی تایە هاوڵاتی بێ نەوەکو پۆلێن بێ بۆ هاوڵاتیەک کە دەرەجەیەکە هەموو شتێکی هەیە ژیانێکی شاهانەی هەیە لەبەرەوەی سەر بە دوو حیزبە سەر بە دوو عایلەیە و زۆرینەی میلەتەکەش لە ناو برسێتی و نەبوونی و بێکارەبایی و بێئاوی و خراپی خزمەتگوزاریەکانە بفرێتەوە بۆ ئەم ئامانجانە کاکزانە هەر کەسێک لەگەڵمانە هاوکار بێ ئێمە لەگەڵ یا هاوکارین ئەگەر شوعیش بێ من ئەڵێم هەر کەسێک با لە شوعی گەڕن ئەگەر سەلەفیش من ئەڵێم هەر کەسێک بەڵام حیزبی شوعی ئێستا لە ڕووی سیاسی و ئەوانەوە لە قۆناغێکی زۆر دوایە تاوەکو من و جەنابەت قسەی لەسەرکەن یعنی ئەولەویەت بۆ کۆمەڵ و یەگرت و مەسەلەنەوەی نوێ و هەڵوێست و ئەم لایەنانەیە کە لە دەروی پارتی و یەکێتین وە پێگەی جەماوەریان هەیە توان هیچ لێک تێگەیشتنتان لەگەڵ سەلەفیەکان هەیە کە مەسەلەن لە کەرکووک زۆرن لە مەنتیقەی سلێمانی زۆرن لە هەولێر والله ئەجا ئەوە بێت ئێمە ئەنجومەنێکمانەیە ئەنجومەنی بانگەواز و بەڕێوەبردن ئەو ئەنجومەنە بانکە و پرسیارانی لێ بکە ئەگەم لی نییە و باسانە من حەزەکەی باسی نەو تا ئێوارە قسە ئەەکەین باسی پارە باسی دیارنەمانی پارەکەین باسی دزینی سەروەت و سامانی میلەتەکەین باسی قاچاقچێتی خاڵە گومرگیەکانەکەین کە ئێستا فەلاحی پێنجێن بەرهەمی پێگا بەهۆی قاچاقچێتی کە گروپێکی بچووک ئیستفادەی لەکە فەلاحەکەی پێنجێن بەرهەمەکەی پارە ناکە و گروپێکی بچووک ئیستفادەی لەکە باسی ئەمانە بکەین حەزەکەی بە بەڵگە و بەداتا و بە زانیاری دروست وەڵام زۆر باشە کورە باسیەکەین مامۆستا بابێنە سەر کارەبا بەڵێ لەسەر کارەبا وابزانم زۆر جددی تۆ قسەت لەسەر کردووە بەڵێ ئەو مۆزوعی کارەبایە ئەگەر بێتە 24 کاتژمێری خۆ خراپ نییە من بەڕێوەبەری گشتی کارەبام کارەبای سلێمانی هێنا وردڕوونی کردەوە مەسەلەن من چەند هێنام و بردەم وتی مەسەلەن ئەگەر کەسێک مجەمیدێک سەلاجێک مەسەلەن مبەڕیدێک ئیش پێ بکات لەگەڵ چەند گڵۆپێکە هەتا ئەو باسی وتو مجەفەوانەشی کرد مەسەلەن وتی 71 بۆ 72,000 دێتەوە ئەوی بیرم مابێ بۆ زۆر دژن ئێوە خۆی ئەو وجهە نەزەرەی ئەو شەرحەی کە ئەو جۆرە کەسانەیکەن ئەڵێ ماڵی خەڵکی ئاسایی لە گەڕەکەکانە 7,600 بۆیەتەوە ڕێک فەلسەفەیەکی تری لە پشتە ئەوی شەوەیە ئەو گروپە لە دەسەڵات پێیان وایە سپلێت بە شایستەی ژیانی ئەوانە هی خەڵکی ئاسایی و فەقیر نییە خەڵکی ئاسایی و فەقیر دەتوانێت پانکە بەکاربێنێ بە پانکە ژیانی ئەڕوە پێیان وایە بە زستانە
بۆیلەر کە ماڵەکانی ئەوان بە سیستمی ئاوی گەرم ببێت نەک ماڵەکانیان و حەمامەکانیان شۆفاش مەسبەحەکانیان لە ڤێلاکانیانە ئەوانن شایستەی مەسبەحن ئاوی گەرم و شلەتێنیان هەبێ مەلەی تیا بکەن و خۆیانی پێ بشۆن فەقیر و هەژار قەیچەکە با بۆیلەری نەبێ واز زۆرینەی ڕێکلامەکان واڵێ ئەڵێ کاکە بێ واز لە بۆیلەر بە کارەبا بێنیە بێ بچی گیزەری غاز یعنی هەنگاوێکی تر کە غازیش گران بوو ئەڵێ ڕاستەکەن غازیش گران بووە خۆ ئەتوانن بچن تەباخێکی هەشت پڵیتە دانێن وەکو جاران بیخەنە ژێر بەرمیلەکانتە فەلسەفەکە ئەوەیە پیان وایە فەقیر و هەژار بە بەکارنەهێنانی ئامێرەکانی بە بەکارنەهێنانی غەسالە و کارە وتو و مجەفیفە و سپلێت و هیتەر و ئەوانە بۆ گەرمکردنەوە بۆ سارکردن پارە ئەو پارەی کە بۆ یەتەوە زۆرینی بۆ ڕووناکی و سەلاجەکەیەتی بە 6,000 لێی دەرەچێ و فەقیر لەبەرەوەی فەقیرە و خێزانێکی ئاسایی مامۆستایەک یا کاسبکارێکەچێتە بازار ملیۆنە دینار پەیاکە لەبەر ئەوەی داهاتەکەی مەحدودە کەواتە بێ کارەباش سەرف نەکە کارەباکەشی ڕێک مەحدود بێ بە قەت پێویستیەکانیشی نەبێ ئێمە باسی پێویستیەکەین باسی زیادە ڕەوی ئەگەر کەسێک پێویستیانی هەبێ ئێستا هەیبێ من وات بە وات حسابم کردووە ئەمپێر بە ئەمپێر حسابم کردووە بە ئەمپێریش ئامێر بە ئامێر لە ماڵێکی ئاساییە چی ئەوێ مەسەڵەن سەلاجە بیرم لای ئەوە بووە سەلاجە 24 سعات ئیش ناکە ئەکرێ نزیکەی 5 ساعتی ئۆتۆماتیکە ئەو 5 ساعتم لێ دەرکردووە بۆیلەر زیادە ڕەویتیان نەکەی لە شەو ڕۆژێکە تەنها 5 ساعتیشی پێ بکەی مەسەڵەن موبەریدە لە هاوینە 24 ساعتت پێویستە کاکە 20 ساعتیش دانێن ئیشی پێ بکەی مجەفیفە مەسەلە نیو ساعت و هەموو ئەوانم بە وردەکاری حساب کردووە خێزانێک لە کوردستانە پێویستی بە 1200 کیلۆواتە ئەم 1200 کیلۆواتە بە نرخەکەی ئەوان 142,000 دینارە کێشەکە ئەلێرە ئەمەیە ئەوان بەلایەنەوە ئاساییە خێزانێک لە کوردستانە دەستکا بە گیرفانیا 142,000 بداتە حکوومەت بەڵام من بە جەنابتوم بە هەموو خەڵکی کوردستان ئەڵێم تخوا ئەگەر حکوومەتێک بۆ دابینکردنی کارەبا لە غازی خۆمان لە غوێنی خۆمان مانگانە 142,000مان لێ وەرگێ ئەوە ناوی حکوومەتە ئەسڵەن ئەوە ناوی کارەبای نیشتیمانی و حکومیە ئەسڵەن ئەوە ئەبێ بڵین کارەبا لە غازی خۆمان بەرەمێنرێ ئەبێ بڵین لە وڵاتی خۆمان بەرەمێنرێ کاکزانە با تەواوی کەم بۆچی چونکە 142,000 بەراورد ئەوان بەراوردەکەیان ئاوایە ئەڵێن ئەگەر پێشتر بووایە بە کارەبای حکومی و مۆلیدا مەسەلەن هەر ئەوەنە ئەدەی بیریان یعنی چوونەتە شوێ ئەیانەوێت بچنە شوێنی مۆلیدەش لە بری مۆلیدە ئەوان پارە وەرگن خۆشیان ناوبنێن حکوومەت 142,000 کاکزانە لە کوردستانە هەزاران کەسن من بە ژمارەش پێتەڵێم 100,000 فەرمانبەرمان هەیە لە ناو حکوومەتە ئێستا لە ناو حکوومەتان گرێبەستن یا گرێبەستن یا مەسەلەن فەرمانبەری ئاساین تەنانەت 15 ساڵ خزمەتیشیان هەیە 100,000 فەرمانبەر بە ژمارە پێتەڵێم با وەزارەتی دارایی بڵێ سبێنێ بێت بڵێوانیە موچەکەیان لە نێوان 270,000 بۆ 350,000 دینارە خواسەرۆکی خێزانێک کاکزانە حکوومەت بێ 350,000 بەو حاڵەشەوە دوای 45 ڕۆژ موچە بدا بە خەڵک 350,000 بدا بە سەر خێزانێک سەری مانگ بچێ بڵێ 142,000 بەرەو بە کارەبا ئەی ئەو خێزانە بە چیەژی ئەمان لێرە یعنی وجهە نەزەرەکان بزنسە وەکو بزنسە یعنی ئەڵێن فەقیر دەباشە پارەی نییە خێزانی ئاسایی پارەی نییە دەبا کارەبا بەکار نێنێ ئەمە بەس تەنها 100,000 فەرمانبەر چەند هەزار کەمەندانمان هەیە سەرۆک خێزانە 150,000 هەیە چەند هەزار کرێکارمان هەیە ڕۆژ تا ئێوارە بلۆگ بارەکە و دای ئەگرێ لە مانگێکە 300-400,000 دەست ناکەوێ چەند هەزار مناڵی بێ سەرپەرشتمان هەیە چەند هەزار بێوەرژنمان هەیە بە مناڵی بێ سەرپەرشتیان هەیە چەند هەزار بە ساڵاچوو پەکەوتەمان هەیە ئەمانە هەمووی ڕقەم و داتان من پێتەڵێم 100,000 ئەفوو 127,000 خێزانمان هەیە ئەمانە لە خوار هێڵی هەژاریەوەن کاکزانە خوا بە ئەم ڕقەمە بگا ئەم داتایە 127,000 خێزانمان هەیە لە خوار هێڵی هەژاریەوەن واتە خواردنی پێویست جلوبەرگی پێویست قوتابخانەی پێویستی بۆ نەخۆشخانە ئەمانەیان دەست ناکەوێ ئەگەر خێزانێک لە کوردستانە لە 5 کەس پێک هاتبێ مانگانە ئەمە ئاماری دەقیقی
ئەو ڕێکخرا و دەستگانەیە کە لەو بوارە ئیشەکەن بەتایبەت سەر بە UN-ەکان ئەگەر خێزانێکی 5 کەسی لە شاری سلێمانی مانگانە کەمتر لە 625,000 دیناری هەبوو ئەوە بە خێزانێک هەژمێرە لە خواری هێڵی هەژاریەوە تۆ وەرە حکوومەت بەناو حکوومەت بڵێ ئەم 120,000 خێزانش قەیچێکە 70,000یان بۆیەتەوە کارەبا بەچی بیدەن ئەو پارەی نان و ماس و ئاو خواردنی پێ نییە ئەو پارەی کرێخانوەکەی پێ نییە ئەو پارەی نەخۆشەکەی بۆ نەخۆشخانە پێ نییە وتی ئەتوان مامۆستا عومەر وتی ئەتوانێت حکوومەت و پەرلەمان ڕێکەون لەسەر نرخێک کە ئەمە دیوێچێتی وتی ئەتوانن داشکان کە دیوێکی تر هاندانێکیان هەیە ئەو هاندانش ئەگەر قسەی لەسەر بکەی مەسەلەن ئەگەر تۆ پێویستی بە 30 ئەمپێر بێ بەڵام بۆ بزانم 15 سەرفکەی ئەم پارەی 15 بێتەوە دابەشە بێتەوە داشکانت بۆ کرێ هیچ داشکانێک نییە لە پرۆژە ڕووناکیە حەو مانگە خەریکی پارەوەرگرتنن دینار بە دینار کیلۆوات بە کیلۆوات وەریەگرن پارەش نەدەی کارەباکە دوای 2-3 ڕۆژە کوژێتەوە جارێ دوو جار ئینزار تەکەن کارەباکەت لێ کوژێننەوە و ئەگەر تەنانەت ئەگەر دواشی خەی فدرالی ئێستا باسیەوەشەکەم بە هەڵەیە بە هەر هۆکارێک پارەش دواقی سزایشی لەسرە یعنی من خێزانێک لە هەولێر تەلەفۆنی بۆ کردم وتی لەبەرەوەی مانگی یەک خۆیان بیریان چۆ پسوڵم بۆ بێنن ئێستا 14,000 بێ سزای بێزگە لە پارەی پسۆڵەکە 14,000 سزاشیان لێ وەرگتون کاکزانە منم نرخەم بەراورد کردووە بە 18 وڵاتی دەوروبەرمان وڵاتی ئاسیایی و نزیک لە ئەفریقایی مەسەن بەراوردم کردووە بە سعودیە بە قەتەر بە تورکیا بە رووسیا بە سین بە مالیزیا بە هەموو ئەم وڵاتانە ئەمەی لە کوردستان وەکو نرخی کارەبا بە کیلۆوات گرانترە لە هەر هەژدەیان وەکو ئاستی بژێوی ژیانیش نەک گرانترە لەم 18 وڵاتە گرانترە لە کارەبای هەموو وڵاتانی ئەوروپا کاکزانە کە ئێماڵین کیلۆواتێک کارەبان لە قەتەر بە 55 دیناری عێراقیە بە 55 دینارە ئاستی بژێوی ژیان لە قەتەر چەند هێندەی کوردستانە دە هێندەی کوردستانە مامۆسایەک دە هێندەی موچەی مامۆسایەک لە قەتەر دە هێندەی مامۆسایەک لە کوردستان وەرەگرێ اینجا لێ 55 لێرە کیلۆواتێک بە 72 دینار دەست پێەکە ئەمە کارەساتە ئەمە زوڵمە ئەمە ستەمە ئەمە قۆڵبڕینە ئەمە بازرگانیکردنە بە خزمەتگوزاری گشتیەوە ئەکتیڤ هەبێ کە سبەینی قسە بکرێ لەسەر ئەو بابەتە ئەگەر پەرلەمانمان هەبوایە پەرلەمانێکی کارە ئەسڵەن حکوومەتێکی کاربڕێکرد جورئەتی ئەوەی نییە کرد والله ئەگەر پەرلەمانێکی زیینومان هەبوایە کوورە میلەتێکی زیندوشمان هەبوایە حکومەت چۆن نەتوانێت ئەوە پێڕاکێشێ با من نێمەوە سەر بابەتێکی تر بەڵام ئێستا ڕۆژانێمە لە سوۆشال میدیا و هەندێک میدیا بینین خەڵک گەچنە بەردەم کامێرە و ئەڵێ لەوەتێک پرۆژێ ڕووناچیا تۆ ئیسراحەتمان کردو لە هەولێر و ئەوانە و مەسەلەن ئەم دەنگ و ناڕەزایەتی هەر لە سلێمانی ئەبیندرێ کابرا لە هەولێر ئەڵێ وەڵڵی دا حاجیەکە پیرە پیاوێکە کاسبێکڵێ لەخوا بە زیاد ئیسراحەتم کردووە سەرۆکی حکوومەت لە دهۆک چووە ماڵێک گوتی ئەرە وڵای ئیسراحەتمان کردو ینی ئەمانش 1 تا 2 مانگە لە سلێمانی پرۆژەی ڕووناکی کارەکە لە سلێمانی ناڵم تەماشا تۆڵی ناڕزەکان زۆرین لە سلێمانی وانە 1 تا 2 مانگە لە سلێمانی کارەکە ئەم 1 تا 2 مانگەش لە 150 لە 125 داشکانی لەگەڵ بووە و لە وەرزەکەش بەهار بووە لەمە دووە دەرەکەوێت لە سلێمانی با پسۆڵەی کارەبا 150,000 بەرن بۆ خێزانێکی چەمچەماڵ اینجا ئەزانن چیان کردووە با لە هاوینە پسوڵەیەکی کارەبای 100,000 ببەن بۆ خێزانێک لە کەلار لە ناو گەرمایەژی اینجا ئەزان چیان کردووە با لە هاوینە 250,000 بچن یەخی خێزانێکی شەید بگرن لە هەڵەبجەی شەید کە 400,000 دەنێ 400,000کەشی نادەنێ اینجا ئەزان چ کارە ساتێکیان کردووە کاکزانە نرخەکان بەم جۆرە بمێننەوە دڵنیا بە ناڕەزایەتی گەورە دروستە بێ ئەسڵی ئەسڵەن ناڕزایەکەی ئێمە پشت ئەستورە بە ناڕزایی خەڵک کاکزانە 6 دانەمانگە خەڵکی هەولێر هاوارەکە ئەلبەت ئەبێ بڵین ئەوەی ئەتوانێ هاوار بکە ئەوەی ڕێگەی پێ ئەدرێ هاوار بکە ئەوەی دەرفەتی هاوارکردنی بۆ ئەڕەخسێ چونکە ژینگەیەک هەیە لەوێ ئەم دەرفەتانە بە ئاسانی نادا بە ئینسان پڕ بە گەروی دژی ئەم ستەمکاریە هاوارکە ستەمکاریەکە خۆر کارەبانیە کاکزانە تۆ لە هەولێر ئاوی خواردنەوەت نەبێ
کەچی نتوانانی ناڕزایی وەکو پێویست دەربڕی ئەگەر چی ناڕزایی هەولێر زۆر محتەرەمە و دەنگێکی بڵندیشە سەرڕای هەموو ئەو دۆخەشکە هەیە دەنگیان بەرز کردووەتەوە. ئەی بێ دادگای فیدراڵی من لە سلێمانی سکاڵام تۆمار کردووە دوو دانەمانگە سکاڵەکە اینجا گەشتۆتە هەولێر ئەمڕۆ پێیان وتم لە دادگاوە نێراوە بۆ مرکزێکی پۆلیس لە هەولێر واتە دوای 2 مانگ اینجا ئێستا ئەچێتە بەردەم دادوەرێکی بەڕێز بۆ لێکۆڵینەوە کەی ئەنجامەکەی ئەبێ نازانم بەڵام دۆسیەی بە بازرگانیکردنی کارەبا و دۆسیەی زیادکردنی هەندێک باج و ڕسوماتی تر ئێستا لە بەردەستمانایە پشتیوان بەخوای گەورە پێشکەش بە دادگای فیدراڵیەکەین چونکە ئەمە پێشێلکاریەکی دەستورە حکوومەت دەسەڵاتی ئەوەی نییە حکوومەتی شەرعی شەڵێم حکوومەتێک کە ئەمڕۆ لە پەرلەمانێکی شەرعیەوە متمانەی وەرگرت بێ دەسەڵاتی ئەوەی نییە کارەبا لە 18 دینارەوە بکاتە 72 دینار لە 24 دینارەوە بیکاتە 108 دینار لە 42 دینارەوە بیکاتە 175 دینار بۆیە ئەمە تەجاوزێکی گەورەیە لەسەر ژیانی خەڵک لەسەر خوێنی خەڵک لەسەر هەژارەکان لەسەر خێزانە ئاساییەکان ئەمە کوشتنی ئینسانە کاکزانە کوشتن یعنی چی؟ کوشتن یعنی ئەوەی کە تۆ دەستکەی بێگیرفان تا پارەی نەخۆشخانەت پێ نەبێ بچیتە نەخۆشخانەی حکومی بڵێ نەشتەرگەریەکەت بە 2 ملیۆن دینار بۆکەم ئێستا کاکە وای لێ هاتووە حکومی کاکە حکومی وەرە من ئەدبەم سبەینێ لە نەخۆشخانەی شار باشترین نەخۆشخانەی هەموو سنووری پارێزگای سلێمانی سنوورە کۆنەکە واتە باشترین نەخۆشخانەی سلێمانی هەڵەبجە گەرمیان ڕاپەڕین چەمچەماڵ نەخۆشخانەی شارە وانە پڕیەتی لە دکتۆر و کارمەندی دڵسۆز بەڵام پێداویستیان لە بەردەسانیە دەرمانیان نییە پاریان بۆ خرج ناکرێ لە چه کاتێکە لە کاتێکە هەموو ڕۆژێ 320,000 بەرمیل لەو تەفرۆشێ کاکزانە نەشتەرگەریەکی دڵ لە نەخۆشخانەی حکومی 3 ملیۆن و نیو دیناری ئەوێ 3 ملیۆن و دینار 3 ملیۆن و نیو دینار ژینگە پارێزێک بە 400,000 بۆی کۆ بێتەوە بەس پێم بڵێ کەمەندامێک کەمانگانە 150,000 دەیتێ ئەگەر نەخۆشی دڵی بوو بچێتە نەخۆشخانەی دڵ ئەزانی پێڵێن چی؟ پێڵێن یا بە نەخۆشیەکەتەوە بت لێرەوە و سەرەیەکە بۆ نووسین بۆ ساڵی داهاتوو ئەگەر بەلاش دەوێ ئەگەر پارەشت هەیە فەرموو سبەینێ وەرە دوانی وەڕۆ بە 3 ملیۆن دینار بۆ تەکەین هێندە جۆری قەستەرە بە ملیۆنێکە هێندە جۆریکی تر بە 2 ملیۆنە بەپێی جۆری نەخۆشیەکە کاکزانە ئەمە کوشتنی ئینسانە کارەبات لێ گران بکە ئاود نەداتێ ڕێگاوبانت بۆ تەواو نەکە موچەت نەداتێ بێکاری ڕۆژ بە ڕۆژ زیاد بێ بەڵام موسیبەتی تری کۆمەڵایەتیش کاکزانە ئێستا لە ئارایشتگا ئای دەست دەرەکەوێ ئێستا خەڵکی عەنکاوە هاوارەکە ئەڵێ لە فندقە نووسیوێتی ئۆتێل بەدڕەوشتی تیاکرێ بابە ئەم میلەتە خەریکە نامێنێ نەمانەکەت چۆنە هێواشە خۆکو کارەبانی ئێستا کارەبانم هۆڵا ببڕێ یەکسەر من تۆ زانین وانە بەڵام کاری بەدڕەوشتی لە ناو ئەم میلەتە 10 ساڵی کازانین چوونەتە ناو چ قوڕێکەوە مەسیحەکان خۆیان ئەمڕۆ هاواریان مەسیحەکان هاواریان لێساوە ئەڵێن کاکە عینکاویان کردوتە شوێنی بەدڕەوشتی ئێمە کیکە ئەگەر مەسوولی لە پشتەوە نەبێ کێ جورئەتەکە لەش فرۆشی ئێران و تووران بێنێ لە سلێمانی و لە هەولێر و لە دووهۆ کاری بەدڕەوشتی بکە کە بە قانونەکەمان بە دینەکەمان بە ژیانی کۆمەڵایەتیمان ئەمە دژە واتە ئێمە ئەبێ کاکزانە ئێمە ئەبێ خەباتکەین کارکەین میلەتەکەمان زیاتر وشیار بێتەوە بۆ ئەوی حکومەتێکمان هەبێ حکومەتی خەڵک بێ حکومەتی پارێزەری دین بێ ڕەوشت بێ ئەخلاق بێ ژیانی کۆمەڵایەتیمان بێ ژیانی ئابووریمان بێ ئەبێ حکومەتی گەنجەکان بێ حکومەتی عەدالەت بێ نابێ حکومەتی گروپێکی بچووک بێ لە دەسەڵات دەستخۆش کاتم تەواو بوو سوپاس دەکەم بۆ ئەو دەرفەتە مامۆستا عومەر گوڵپی کاندیدی دەرچوو بۆ پەرلەمانی کوردستان ئەو جار چوە تووڕەتە کردم ئەو کاتە من هێندە جار هێواشە بوومەوە نازانی قسەی حەق ئێرە مینبەری ڕاستی و ڕاستگۆیە ژیانی میلەتەکەمان بەڕاستی ئەوە ئەخوازێ بێگومان هەر شتێک لە بەرژەوەندی خەڵک بێ لێرە ئازادانە دەوترێ و هەر شتێکیش کە لە ناوەڕۆکی بەرنامە کەسێکی ئازاردابێ داوایەک لەسەر تۆمارکەن و وەڵای بۆ ئێمە ئازابن لەوە مامۆستا جان زۆر کەوتوبی بە هیوای ئەوەی کە هەمومان بتوانین بە مێدیا بە هێزە سیاسیەکان بە خەڵک بتوانین ئەو هەرێمە ئەو نیعمەتانی خۆی گەورە بۆ هەرێمەی داوە بیپارێزین و بەڕاستی شیچی تر ئازار نەچێژین ئینسان کە سەری خستە سەرسەرین بە وجدان و بۆ مرتاحی بخەوێ نەوەک خەڵکێک ببینێ هەژارە و عەرەبان چێک 5,000 پێنیە تۆش ئەو نانی هەشتە لێت دەبێ بە بیکە بە جەهەنەم
بەڵێ دەست خۆش بێت. بەرنامەی پانۆرامامان لەگەڵ هاوکارانم پێشکەشکردن هەموو لاکتان ئەمانەتی خوای گەورە بنخواتە.